بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ماوەیەکی زۆر لە دواخستنی حکوومەت هێرێم وادەی دابشکردنی موچەی مانگی سێی ڕاگەیاند. ئەمە لە کاتێکدا بەشێک لە موچەخۆران لە سنووری پارێزگای سلێمانی تاکو ئێستا موچەی مانگی دویان وەرنەگرتووە. پێی ڕاگەنداوی وەزارەتی دارایی بێت موچەی مانگی سێ لە دەی چوارەوە دەست پێ دەکات و تاوکو 28 چوار واتە بە 18 ڕۆژ موچەی مانگی سێ دابش دەکرێت. هەروەها بەشێک لە موچەخۆران و مامۆسایان ئەمڕۆ سەدانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراقیان کرد کە داوایان کرد موچەکانیان ڕاستەوخۆ بگوازرێتەوە سەر بەغداد. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر غالب محەممەد پەرلەمانتاری پێشوو عێراق باسی کێشەی موچە هەروەها دەست بە سەراگرتنی داهاتەکان دەکەیت. کاکتۆر بەخێر بێت، سوپاسمان دەبوون. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ ژمارەیەک موچەخۆر و مامۆستای ناڕازی سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراقیان کردبوو، داوایان کردبوو کە موچەکانیان بخرێتە سەر بەغدا و ڕاستەوخۆ بدرێت. لە خولی ڕابردووش هەوڵێکی لەم شێوەیە هەبوو. ئایا دەتوانرێت ئەمە بڵێن سەرکەوتوو بێت یاخود بربەستی زۆرە؟ بڵێ سڵاو و ڕێزمێ بۆ جەنابەت بۆ بینەرانی خۆشەویستان و ڕەمەزانتانیش پیرۆز بینەرانتانیش پیرۆز بێت. طبعا ئێمە بێەوە بزانین ئێمە بەپێی دستوری عێراقی طب ئاساییە، یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچە لە عێراق وەرگرن، چونکە عێراق هەمووی عێراقێکی فیدراڵیە، هەرێمی کوردستانیش بەشێکە لەوێ و ئێمە بەپێی ئەو مەوادە دستوریانە کە هەیە و ئەو قوانینانی کە لە عێراق هەیە ئەو کاتە داوای ئەومان کرد موچەی فەرمانبەرانی سلێمانی بگوازرێتەوە بۆ سەر عێراق. ئەمە ویسمان سەرەتایەک بێت لە گوازنەوەی بەشێک لە موچەخۆران بۆ سەر عێراق، دوای ئەوە بۆ دهۆک و بۆ هەولێر و بۆ ئەوانەشە داوا بکرێت کە بچێتە سەر عێراق. و دکتۆر ڕێبوار پرۆژەکەی نووسی و واژۆمان کۆ کردەوە تقریبا 7 بۆ 8 واژۆی ئەندام پەرلەمانمان خستە سەری لە هەموو نەوەعەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئیسانەوە بزانەیەک ئەندام پەرلەمانیان واژۆی نەکردبوو. داوامان کرد و لە کۆتاییە موازنەی عێراقرا. طبعا عێراق دەتوانێت موچە بدا، یعنی هەر شتێک گۆڕانکاری لە مەسلەی مالی بکرێ لە بودجە بێت تەسبیت بکرێ بۆ ئەوەی عێراق وەزیرەکە دەستکراوە بێ لە پێدانی پارەیە. ئێمە داواماکردن لە بیرمە ئەو کاتەم لە ئەو هێرشە تیرۆریستێش کە بۆ من کراتی ویستیان تیرۆرم کەن، ئەو کاتەم تەقەڵەکان بەسەرمەوە بوو کە کۆتا ڕۆژ من ڕۆشتم بە تەقەڵەکان کە ڕۆشتینە لە ژنەی مالیە کەسمان لەگەڵ نەما با ئینسان ڕاست بڵێ کوردمان لەگەڵ نەما جگە لە 6 ئەندام پەرلەمان نەبێت. بۆ گواستنەوەی موچە بەڕاستەوخۆ بڵێ لە گواستنەوەی موچەی سلێمانی بەڕاستەوخۆ، یعنی بۆ عێراق بۆی عێراق دابەشیکە 6 ئەندام پەرلەمانی کورد نووسراوێکمان کرد، ناتوانم ناوێن بێنم نەک پێیانی پێیان خۆش نەبێت، دەتوانێت خەڵ بە دوایە ڕۆژنامە نووسەکان بە دوای بگەن، چکەرمە یەکێکە لە شتە گرنگەکانێکی لەو قۆناغانەیە ئینسانی کە دیفاع لە هاوڵاتی خۆی بکەوە، ئینسانی دیفاع لە گیرفانی خۆی بکە دەرەخات. 6 ئەندام پەرلەمان واژۆمان کرد، داوامان کرد کە لژنەی مالیە بیخاتە دەنگدان و لە لژنەی مالیە دەرچوو ئەوە بچێتە ناو پەرلەمان و تەواو. لە لژنەی مالیە دەرنەچوو کە کەسمان لەگەڵ نابێت قەیچەکەبان نەبێت. کە داوامان کرد دامانێک دەست مامۆستا ئەحمەدەوە من لەوێ بووم، هەمومان لەوێ بووین 6 ئەندام پەرلەمانەکە وتمانە بێ بخرێتە دەنگدانەوە. مامۆستا ئەحمەد بوو بە نوێنەری ئێمە باش بوو، خرایە دەنگدانەوە، یەکەم دەنگی هێنا و تاو زۆرمان پێخۆش بوو. هەتا سەرۆکی پەرلەمان بە منی وتی تۆ بەو تەقەڵە بەو شێوە بۆ هاتیتە بڕا، من ئیجازەم پێ نەداوە، وتم من لەبەرم بابەتە هاتووم. وتی تۆ هەفتەی پێشوو لە شەڕێکا دەرچووی، یعنی هەفتەی پێشوو خەریک و تیرۆتگەم بۆ وازنایانی، وتم من وازنایانم بۆ ئەمە بەشێکی لە تیرۆرکردنەکەم لەسەر ئەمەیە، یعنی ئەوێ من داوای موچە نەکەم بچێتە سەر عێراق کە پارتی زانی ئەبێتە جدی بابەتەکە و تاو دەنگی لەسەر لە پرۆژە یاسای 2021 2021 کە زانی کە ئەم بابەتە ئەبێتە جدی و مۆزوعەکەینە تەلەفۆنی بۆ قوبات کرد. قوبات تاڵەبانی لە بەغدا بوو، هات بۆ پەرلەمان زەختی لە ئەندام پەرلەمانەکەی کرد، وتی ئەبێ بێژی جارێکی تر بخرێتە دەنگدانەوە بۆی تۆ دەنگ نەدەیت لە لیژنەی دارایی. هەچی هێنامان بردمان ڕۆیتر تەواو زەختی لێ کردو ئەوانە وتی ئەبێ بیکەی، ینی لە ژێر فشاری قوبات تاڵەبانی ئەندام پەرلەمانەکە داوای کرد یەک جاترە بێ بخرێتە دەنگدانەوە، خرا دەنگدانەوە خۆی دەنگی نەدا. بەشێک لە شیعەکان تریژوتیان ئەکێک خۆتان دەنگ نادەن بۆ ئەوەی نەجاتان بێ، هاوڵاتیەکانتان نەجات بێ، ئیتر من بۆ خۆم پیاوخراو بکەم. ئاش دەنگیان نەدا، دەنگی نەهێنا، نەخرایە ناو پرۆژە یاساوە. بخرایەتە ناو پرۆژە یاساوە پێویستی بەوە نەئەکرد هیچ بکەین. هەموو جارە هەر ئەم دەورەیە ئیتوانی داوایەک بکە بڵێ کاکە بەپێی ئەو پرۆژە یاسا بەپێی نووسراوێکیان بکرا بە وزارەتی مالیە ئەوە ئێوە بێن ڕەزدی هەموو
چێک و داتاکانی محافظەی سلێمانی بکەن هەموو بخەنە سەر عێراق و نەجاتیە بۆ فەرمانبەر جگە لە پارتی قوبات تەڵەبانی دژیەوە بوو ڕاستە و خۆ موچەی فەرمانبەران بدری لە بەغدا لە بیرمە ڕاستە و خۆ ئێستا جارێکی تر لە بیرمە یەکێک لەو برادرانە ئێستا ئەدام پەرلەمانە ئێمەی بینی ئەوەندە بەعەجە لە ڕۆشتوین مەسعەدەکە نەئەهاتە خوارەوە بە پێ بە پلەکانەکانە ڕۆشتین یەکێک لەو برادرانە ئێستا ئەدام پەرلەمانە ئێمەی بینیوتی بەس بێن بڵێن چێوتمان یەک دەقەلێمان بۆ سەباب بچینە سەرەوە کە ڕۆشتینە سەرەوە بە خسمانە دەنگدانەوە قوبات تاڵەبانی هات لە ژوورەکەی ترەوە بە تەلەفۆن ئەندام پەرلەمانەکەی بان کرد وتی ئەبێ سەحب بکەیت سەحبی پێکرد ئێستا هاتوون قسەی زلەکەن خۆش لەوەی ئێستا یەکێتی ئەڵێ با بچێتە سەرهین ئەی ئەو کاتە ئێمە ویسمان بخێنە سەری بۆ نەتا کرد یەکێتی و پارتی دراوێکن دووە جیهانەیە هەردووکیان وەکو یەکوان ئەم دوو بنەماڵە بوون بە کارەساتێکی گەورە بەسەر کورد لە 100 ساڵی ئەم 100 ساڵی کە حکمڕانی کراوە لە منطقەیە یعنی لەوە ئەوەی کە ئەمان کردوانە هیچ کات نەمەلیکی کردوێتی نە بەعس کردوێتی نە سەدام حوسێن کەس نەیکردووە ئەمان کردیانە بە هاوڵاتیان بۆ زانیاریت ئێستا ڕاست ناکەن ئەمە هەر کاتێ یەکێتی بینی قسەی کرد و باز مافی سلێمانی کرد ئەو بزانە بە شەپارەکەیان بڕیوە یا بە شەپارەکەیان بڕیوە یا پۆستێکە پێی نادەن بۆ ئەوەی داوای کات و ئەوانە کەوتی ئیتیفاقەکە جێبەجێ نەکراوەکو خۆی ئەوەی یعنی پۆستەکەیان وەرنەگرتووە یا ئەو پارەی ئەو ڕێژەی کە لە نەوتا بۆی دێ قوبات تاڵەبانی یا بنەماڵی تاڵەبانی ئەو ڕێژەی بۆ نایە اینجا هەر مەکتەب سیاسیەکی هەر یەکێتێک و هەر کادرێکی یەکێتی ئەو قساکەەوە ڕاستگۆ نیە یا ئاگای لە دنیا نیە هەر ئاگای لە دنیا نیە دا ناوەکو بەبەغا بەس قسە بکە ئەگیرا ئاگای لە دنیا نیە ئەوە بەس ئێستا نەتیجەکە موچە خۆرانە داوای دەکەن موچەخۆرەکان حەقی خۆیانە دەتوانرێت فشار بکرێت دووبارە بکرێتەوە ئەمەی کە ئێستا مامۆسایانی ناڕازی کردووانە کاتی خۆی ئێمە مامۆسایانی ناڕازی ئەو برادرانەمان زۆربەیان برد بۆ پەرلەمانی عێراق و هەموو بەرپرسەکانی عێراقیان بینی و لەوێ ئێمە جارێکی تر داواما کرد و بەشێکی قەناعەتمان بە هەموو سیاسیەکانی عێراق کرد کە ڕازی بن بەوە کە بچێ بەڵام یەکێتی لە ئێمەی تێکدا بەڵام ئێستا نەچووە بچێ ئێستش ئەتوانرێت ئەو پرۆژەی کە ئێمە دەستمان بۆ برد جێبەجێ بکرێت ئەویش بەچی بە زەختکردنی فەرمانبەران خۆپشاندان بکەن بایکۆت بکەن و زەخت لە یەکێتی بکەن کە بچێتە ژێربار چکە یەکێتی درۆەکە یەکێتی ڕازگۆ نیە لەگەڵ ئەم معادلەیە یەکێتی هەر کە ئێستا پۆستەکەی بدەنەوە ئێستا مەسعود بەرزانی بڵێ سەرۆ کۆماری هی تۆیە ڕێک دەستبەردارە بێ ئەڵێ شامی شەریفە هیچ مشکلەیەکمان نیە لەگەڵ پارتیە کاکە ئێمە بە چەند ساڵە برای یەک بووی بە یەکەوە حکوممان کردووە بەس دەبەرەوە پۆستی پێنادرێ یا بەشێک لە پارەکەی پێنادرێت کێشەی بۆ دروست بۆ دێباسی ئەمانە ئاکات باش لەبەر ئەوە من داواکارم لە مامۆسایانی ناڕازی لە مامۆسایان لە فەرمانبەران کاکە فەرمانبەرایسە من تێناگەین فەرمانبەران لە مرورە بۆ چێ داوامەکە کامیرێکی دانا و پارە لە هاوڵاتیان وەرەگرێ خۆی موچە وەرناگرێت لە کات خۆیان بۆچی داوام نەکا بڵین داوام نەکە داوای حەقی خۆی بکە من پێم وایە کاتی خۆی من مامۆسای زانکۆ بووم 23 مانگ بۆ 23 مانگ موچەکەم وەرەگرت ئەو کاتێکە لە عێراقەوە دات ئەو کاتە لە عێراقەوە هات من پێم وایە ئێستا خۆیان ڕۆژێ دانن مامۆسایانی ناڕازی و مۆزەف و هەمووی 24 مانگ 24 مانگ موچە نات 24 مانگ ڕۆ 25 مانگ ڕۆ بۆ دەوام ئەگەر خۆت مامۆسا بای وا دەکرێت باوەڕکە لەوە خراپتر مەکرد مامۆسا بۆیان لەوە من ئێستش ئەڵێم لە هەموو کۆبنەوەکان ئەڵێم نێچیر و قوبات 100 میلیۆنی منیان دزیوە 100 میلیۆنی منیان لایە دزیویانە لە موچەی ئەو کاتی بەڵێ ئەو کاتە مامۆسای زانکۆ بووم ئەو کاتە ئەنجا ئەندامی ئەنجومەن بووم 100 میلیۆن موچەمیان دزیوە لە هەموو کۆبنەوەکان بەغا هەر کامیانم بینە پێم وتووە لەبەر ئەوە ئەمانە چەتە و دزن نابێت تەعاملیان لەگەڵا بکەی بە قسەی خۆش ئەبێ چۆن تەعاملەکەی ئەوە تەعاملیان لەگەڵا بکەی ناکرێت موچە و مامۆسا بچێ بۆ دەوام یعنی بەداخەوە من مدیری وا ئەبینم زەر دەبێتەوە کاڵەن دەوام نیە با بە تۆ بۆ زەرد بوویتە تۆ سەرت بەرزە دەوام مەکە بچۆ موچەکە دەوا بکە ئەی بە ئەچی بۆ ماڵەوە مناڵەکە داوای پارەت دێگە پارەت پێ نییە ئەچی دەوامەکەی بۆ یەکێتی پارتی بەڕاستی شەرمە مۆزەفی باج بیت دەوام بکەی بڕۆیتەوە بۆ ماڵە مناڵەکە شیری نەبێ پاری شیری بەڵەنگەمە خەڵک باجەکەی بدات هیچ خەڵکە باجی نادا یەک هیچ مۆزەفێک ناخەڵک باجی نادا زانی بۆ خەڵکیش باج نادا کاکە مرور کامیرە بۆ من دانانە کامیرە من ناگرێت ئەگە مرور کامیرە دانانە کامیرە من ناگرێت بەس مرورە چه کامیری بۆ دانا لەبەرەوە مرور با حەقە دەوام نەکە ئەوەی کە دەوام بکە ینی بە سوپاسەوە بێداوایانی بکەین دەوام بکەن چکە ئەوانش پارە وەرناگرن مۆزەفی سەحەیە چووکە خاوڵاتیانی هەرێمی کوردستان وەزعیان بەژغر نەخۆش بوو شتێک بوو بچێ بۆ سەحە باقیتر بۆ دەوام بکە ئەو شوێنانەی کە جارێکان پارە لە خەڵک وەرەگرێ هەرمانە ڕوا بۆ دەوام بڵێ من ئەو پارە لە خەڵک وەرەگرم تۆ موچە مەدەیتێ خزمەتگوزاری مەدەیتێ جادەم بۆ چاکەکەیت کورە جادەی 100 متری هەموو ڕۆژ هەر باسەکرێ کوا پارەکانی کوا پارەی بۆ سەرفەکرێ کوا پرۆژێک بێ بۆ لە سلێمانی ئیشی تیاکرێ پرۆژەکان وەستاون پرۆژەکان وەستاون
تو ئەو والله وبالله پیاوان يعني ئینسان نازانێت لە کێوە دەست پێ بکە کاکە والله شەرمەکەم بە بەوابەی سلێمانی دێمە ژوورۆ لە کەلارۆ لەبەرچی نە جادەکەی جادەیە نە باوەڕ کە ناڵێن بەغدا کاولە والله ئەو بەوابەی کە لە بۆ نمونە لە عربەتەوە دیتە ژوورۆ بۆ سلێمانی ئەوەندە کاونە کواش سەرۆکی شارەوانی سەرۆکی شارەوانی پێشوو عەرز ڕوکن نەما لە سلێمانی نەیفرۆشێ و پارەکەی نەدا بە ئیدارەی گشتی کوان لەکوێن پارەکانیان لەکوێیە تو ئەومە عەرزە ئەفرۆش لەکوێ ئێستا لە بەردەم ماڵی ئێمە عەرزەکەی خەریک ئەفرۆشێ ئەمانە پارەکانی لەکوێ ئەم هەموو قوتابخانە فرۆشە پارەکانی لەکوێیە عیب نییە ئەڵێ ئۆکرانیای و رووسیا لێیداوە ئەو جادە ئەوەندە کاول بووە شەرم ناکە مەحافظ شەرم ناکە لە خۆی مەحافظی وان بکرای مەحافظی هەموو عالەم مەکرد هیچی نەبێ بەس خەریکی بقائین بڕێت یا سەرۆکی شارەوانی دەسەڵاتی نێ با بڕاتۆ بۆ ماڵ پارەی لەبەردەستانە بێ پارە بۆ لەبەردەستانیە سەرۆکی شارەوانی عەرز نەمانەی فرۆشێت حەق نەبوو 20% عەرزەکان بۆ سلێمانی سەرف کرێ لەکوێی سلێمانیە پارە سەرفەکرێت پێم بڵێ جادەیەکم بۆ بدۆزە لە ناو سلێمانیە جادە قیر تاو بکرێ ئێستا شوێنێکمان پێ بڵێن ئەماندایان خستە بێت بڵێن کاکە با کەس بەوێ نەڕوات باش لەسەر دوای لەسەر سلێمانی قسە دەکەین بەس لەسەر موچەکە ئێستا کە حکوومەت هێرێم ئەمڕۆ لیستی موچەی ڕاگەیان وەزارەتی دارایی موچەی مانگی سێیە هەڵبەتە بەشێکیش لە موچە خۆران تا ئێستا لە سنووری سلێمانی موچەکان وەنەگرتووە لە دەی 4 دەست پێ دەکا لە 28 4 کۆتایی پێدە 18 ڕۆژ بەڵێ ئایا داهاتمان نییە یاخود بۆچی ئەو لیستە دوور و درێژەوەندەی پێ بچێ لیستی موچە ئەزانی با بەڕوونی داهات باسکەین من وازە هەموو داهاتی دێنم بەس باسی نەوتەکەم بۆ ئەوەی ئیتر خەڵک بزانێت مەسرور قسەکان خۆیانەیەنەوە هیچی ڕەتی بەم نۆنیە مەسرور بەرزانی لە کۆڕبەندەکە وتی ئێمە 9 ملیۆن بەرمیل هەناردەکەن یعنی 500,000 9 ملیۆنە کاتە 500,000 ئەمە لە کۆڕبەندی وزە لە ئیمارات بەڵێ بەلامە هەر کەسێک کێشەی هەیە بۆی لێدەم یا بۆی ئەنێرم ئەنی ویدۆ شتەکانی نەگە بین سەیریکەین 500,000 ئەنێرێت عێراق ئەڵێ من نەوتم داوەتە $110 $111 $110 و 700 بڵێ $111 ئەمان خۆیان ئەڵێن ئێمە $10 کەمتر لە برنتی ئەفرۆشی خۆی برنت 170 بووە 170 بووە ئەخەمان بۆی تێدێن 170 بۆ من عێراقەکەشیان بۆ حسابەکەم خۆی عێراقش $4 لە برنت کەمتر ئەفرۆشێ 4 بۆ $5 لە برنت کەمتر ئەفرۆشێ 111کەیان بۆ حسابەکەم ئەوە بوو بە $100 باشە یانزەشمان لێ بڕی کە ڕەتی 500 بە ئەکاتە 1 ملیار و 500 ملیۆن دلار کاکە ئەمە 1 ملیار و 500 ملیۆن دلار مەسرور هەر خۆی وتی 41% بۆ ئێمەیە باقیەکەی بۆ کۆمپانیاکان و ئینەکان هەرچەند من نەزانم درۆکە شتیوانیە لە نەوتە هەر خەبیرێکی نەوت بێرە پێی بڵێ 59% داهاتی نەوتمانە ڕۆ ئەڵێ جا بۆچی بیرەکە داناقێ و بیرە استیفادەی نییە اقتصادیان بیری منتج نییە ئەوە بیرێکی استهلاکیە بەسەمان ڕاست ناکەن 41% ئەکاتە 615 ملیۆن دلار بیگۆڕە بۆ دیناری عێراقی ئەکاتە 900 ملیار دینار حکوومەتی هەرێمیش پێویستی بە 900 ملیارە بۆ 902 ملیارە موچەکە بەلیستی خۆیان بە حیسابی خۆیان بەڵێ یعنی بەشی موچە ئەکات بەس نەوت بەشی موچە ئەکات بە قسەی خۆیان ئەمە من بڕوان بەو ڕقەمانە نییە پێ دوای زیاترە داهاتەکە کورە زۆر زیاترە ئەو 59% دوای تەفسیری بۆت باسیەکەم چەندێکی چێتە گیرفانی ئەمانەوە هیچی بۆ گیرفانی شەریکە شتانە نییە ڕاست ناکە بەشێکی زۆر زەرکەنمەوە بۆ موچەی خەڵ نادەن کاتە ئەمە بۆمان دەرەکەوێ قوبا تاڵەبانی عفو مەسرور بارزانی لەگەڵ قوبا تاڵەبانی ڕێک کەوتون بەرمیلی دۆلار خۆشی بتەقێنێتەوە دی تەواو لەو سعرە ناڕواتە زەرۆ یعنی چی بکا بەرمی لە نەوتەکە ما خۆی بتەقێنێتەوە هیچی دیانەماڵە خۆتیش بتەقێنیتەوە من ئەمەوێ موچەی فەرمانبەران کەم بکەمەوە یان درەنگ دابەشیکەم دەئیدی کە پێکات خۆ درەنگ دابەشکردن ینی کەم یەکەم بوو یعنی کۆ تۆ کردە 45 ڕۆژ جارێ یعنی لێبڕین هەیە یعنی دوو موچە ئەدەی بۆ سێما ئەمە ینی لێبڕینە لەبەر ئەوە ئەمانەی کە ئێستا ئەکرێ پلانە بۆ ئەوی موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە و بەشێکی زۆری ئەم پارانە ئەڕواتە خزمەتی بنەماڵەکان و کۆمپانیاکان باش ئەو بەس داهاتی نەوت خود 100 میلیارەکەی بەغداش گەیشتووە من داهاتی ترت پێ بڵێ باشە فەرمی داهاتی مەرزەکان زیاترە لە 350 بۆ 400 ملیار دینار داهاتی بەرز و ناوخۆ کاک حەکیم
ئەوەی ئەڵێ لە هەولێر و دهۆک دزی ناکرێ و لە سلێمانی ئەکرێ ئەوە شەریکە لە دزی لە هەولێر و دهۆک باشە ئەوەیشی ئەڵێت لە هەولێر و دهۆک دزی ئەکرێ و لە سلێمانی ناکرێ ئەوە شەریکە لە دزی لە سلێمانی ئەی ڕاستەکە چییە؟ ڕاستەکە ئەوەیە لە هەولێر و دهۆک و سلێمانی وەکو یەک دزی ئەکرێت 21 مەرزمان هەیە باش 2 مەتارمان هەیە ئەمە داهاتەکەی 60% دیار نییە من بە ڕقم پێ تێدەم بەچی داتایەک شەڕ با من پێتی بۆ باش بۆ زانیاریت مەرز وزارەتی پلاندانانی عێراق لەگەڵ بەنکی مرکزیە ئەڵێ 18 ملیار دۆلارمان لە تورکایە یعنی 18 ملیار دۆلار لە 2021 پارەمان چۆ بۆ تورکیا لە ڕێی ئاڵگۆڕی بازرگانی ئاڵگۆڕی بە یەک منفەزمانەیە ئاڵگۆڕی بازرگانی تیاکەی ئیبراهیم خەلیلە باش دەتۆ بێ 5% حساب بکە گومرگ ئەگە گومرگ بێ ئێمە 5 بۆ 8% لە گومرگ وەرەگرین باش زیاتر لە ملیار و نیوەکی ئەڕوا ئەمە بەس هاتن ئەی ڕۆشتن فافۆنە مسە ئاسنە لایلۆنە کارتۆنە نازانم چییە گشتی بە ڕۆشتن ئەڕۆ ئەمانە چەندێک داهاتەکەی یعنی داهاتی مەرزی ئیبراهیم خەلیل زیاتر لە 250 میلیۆن دۆلارە کاکە با پێتی مانگانە ماوەسە با ڕاشکاوەتر مانگانە ماوەسە بەڵێ با ڕاشکاوەتر بین لە ڕەمەزانین بە ڕۆژوین لەوە تێ مەسعود بەرزانیش خۆشی ئەڵێ من بە ڕۆژوم هەرچی مەشروع بەدێ بۆ عێراق لەو ڕێگەوە دێ بەشێکیشی بە قاچاق ڕوا بۆ ئێران یعنی تەسەوڕ کە چی مەشروبی کۆحولیە دێتە ناو عێراقەوە باجی زۆر لەسرە زۆرترین باجی لەسرە هەمووی لەوێەوە دێ و نیوەی ئێرانیش کە ئێمە بە قاچاق ئەینێرینە ئەو دیوە هەر لەسەر ئێرەیە وەرە بزان چنێ باجەکەیەتی هەمووی لەوێەوە دێ زۆربەی دەرمان و نازان چییە هەر لەوێەوە دێت چکە دەرمان ئێستا بەینۆ نایە ئەوەتە عێراق ئێستا 52 مادە خواردەمەنی منع کردووە لە هەرێمی کوردستانە بڕاتە ناو بۆ لەبەر ئەمانە کردویانەتەوە بە دزی و بە قاچاقی دێ بە قاچاقی لە کێوە دێ لە مەرزینەوە دێت لە مەرزی ئەوەی کە لە عێراق لە ئێران لە تورکیاوە بێ لە مەرزی ئیبراهیم خەلیل دێ ئەوەی لە ئێرانەوە بێ لە دوو مەرزەکەی لای ئێمە مەرزێکی بڵێن بۆ ئەو مەرزەی باشماخ و مەرزی پەروێزخان و مەرزەکەی لای پارتیش کە حاجی عمرانە ئەمە بزانێ ئەی داهاتێکی زۆر زۆریان بۆ دێ ئێستا ئەجا هاتوون چیەکەن بۆ ئەوی موچە نەدەن ئەڵێ وڵات داهاتی ناوخۆی سلێمانی نەماوە باش لەسەر سلێمانیش قسەکەم بە 200 میلیارەکە شەرگەیشتووە بەڵە 26 میلیاری هاوپەیمانانی بۆ هێزی پێشمەرگ یعنی ئوستادگیان ئەوەی لە 2013 بەرزترین پارەمان بۆ هاتە 14 میلیارد دۆلارمان بۆ هاتووە باشە لە 2013 پارەیان زۆرترە ئێستا بەڵام بۆ نایدەن داهاتی هەرێم بەڵێ لەو کاتە زیاترە کە پارەکە لە بەغداوەدا بەڵێ 200 میلیاری وەرەگرێت نەوت فڕیە وەکو باسم کرد 1.5 میلیار دۆلار 300 بۆ 650 بۆ 400 میلیاریانی دەسەکەوێت 27 میلیۆن دۆلار لە این وەرئەگرن لە 26 میلیارد دیناری هاوپەیمانان لە هاوپەیمانیان وەرەگرن ئەم هەموو داهاتە بەڵام لە ئەخیرەوە نییە یعنی باشە بەس لەسەر ئەوە لەسەر سلێمانی ئێستا دڵێن سلێمانی پارە لە بانکەکانی ئێستا ئەوی مانگی دوو بڵین بەشێک لە موچەخۆران تا ئێستاش موچەکانیان پێنەدراوە دەڵێن پارەنی لە بانکانی سلێمانی چونکە بەپێی ئەو ڕێکەوتنی کە کراوە دەبێت سلێمانی بڵین 7 میلیار بدات ئێستا بۆ موچە لە کۆی بڵین 902 میلیارەکە یعنی لە سەدا حوتی موچە دەوێت بدات لە داهاتی ناوخۆ سلێمانی و هەڵەبجە پێ دووە لەم سنوورە 7 میلیار کۆ نەکرێتەوە کە دەڵێن دەرمان نییە و زبڵ و خاشاک کێشەی کۆکردنەوەی هەیە نەخێر ینی ئەو پارانە هەمووی ئەڕوا بووە مەگەر هەر وەرد و بنەماڵەکە هەر پارەکە بن بخۆیان ینی هەر بۆ زانیاری ینی وانە زانی لە هەولێریشە پارە نابرێت لە هەولێرە بەڕێبەرایەتی وایە هەیە شەوانەی خەنە قن سیارە پارەکەی بن بۆ سەر ڕەش ئەمە هەر کەسێک وەکو باسم کرد وتی لە سلێمانی دزیەکرێ و لە هەولێر و دۆک ناکرێت ئەوە لە هەولێر دۆک شەریکە پارەی بۆ دێ ئیتر پارەی چۆن بۆ دێ نازانم ئەوەیشی وتی لە سلێمانیا دزی ناکرێ بەس لە هەولێر و دۆگرێ ئەوە لە سلێمانیا شەریکە پارەی بۆ باشە بەس ئەوی سلێمانی ئەوەی سلێمانیش وایە هەولێر و دۆک وایە بەس بۆ لە هەولێر و دۆک دروست نابێ ئەو کێشە باشە بۆ لەبەر ئەوەی پارەی نەوت هەمووی لای پارتیە باش بۆ خۆی بەدڵی خۆی سەرفێکا لەکوێ ئێوێ ئەیکە بەڵام پارەی ناوخۆ وەکو یەکێتی ئەوژەی دزێت یەکێتی دەستی هەیە لە تاڵانکردنی داهاتەکانی ئەم مەرزانە کاکە بۆ زانیاری دوکانێک دابنی لە سلێمانیا ئیداری گشتی دێ بێتە شەریکت
ئیداری گەشتی 10% عەرزی سلێمانی تاپۆ کردو بۆ خۆی بەڕێوەبەرایەتی وامانەیە لە ناو لە شوێنی وا هەیە بەڕێوەبەرایەتەکەیە شوێنەکە حکومی بووە یەکێتی دەستی بەسەرا گرتە دوای دایەتە ئیجار بەڕێوەبەرایەتیەکە پارەکە ئیدەدا یعنی تۆ سێکە ئەمانە دەستیان گرۆ بەسەرینەوە لە هەولێر و دۆکیش نەس باشە لە هەولێری شێ بەس ئەو کێشەی دەرمانە بەڵێ ینی لە سلێمانی پارەی دەرمان و شت نییە پارە هەیە بەس ئەمان ناکە باش 7 ملیار بەوە چوونی بەرزە تۆداتی ناوخۆی سلێمانی زۆر زیاتر لە 7 ملیار بەس مەرزی پەروێزخان 7 ملیار دەرەکات ئەو بۆ زانیاری بەس مەرزی پەروێزخان 7 ملیار دەرەکات ئێمە دوو مەرزمان هەیە لێرە مەرزی گەورە بێت باشمان خۆ پەروێزخان باش بەس داهاتی مەرزەکانی سنووری یەکێتی زیاتریان پارتی ئەگەر باسی این بکەیت باسی این بخەیتە سەری پارتی زۆرترە وەکو داهات بەڵێ زۆر زۆرترە چکە تۆ مەگە باس دەرە هەر تۆ ڕقم تعاملەکەین ئێمە توجارەتی ئێمە لە 2021 لەگەڵ ئێرانە 9 ملیار بووە لەگەڵ تورکیا 8 ملیار بووە عێراق 9 ملیاری لەگەڵ ئێران هەبوو عێراق بە مەرزەکان خۆشیوە ئەخمەرزی ئێمەش حسابەکە باسی ئەو دۆلارەکە کە ناو عێراقا بووە چکە ئەوان هەموو دۆلارێک ئاوا ئەنساخ نسخەی لێ وەرەگرن خەنە لای خۆیان چکە ئەمە ئەمریکا پێوتووە بزانێ ئەو پارانە چێ بۆ کوێ تێگەشی بە قسەی تەقتیت و بە قسەین ئەڵێ 18 ملیار دۆلارمان لە تورکایە چوە لێ شتمان پێکڕێ باشە بەس ئێستا لیستی موچە ناکرێت لە دوو ڕۆژدا مادەم پارە هەیە دابەش بکرێ و درێژکردنەوەی بۆ چییە 18 ڕۆژ کورەوە شەرمە ئەوە شەرمە ئەوە قەڵەم فرۆشەکانی سە دیفاعیان لێ نەگەن حەقە بە شەقیان کەیتە دەرەوە عیب نییە 18 ڕۆژدانی بۆ موچە ئەچێتە مانگی 5 موچە خۆر موچە وەرنەگرێت بە شەرمە ینی ئینسان مەتسێکەیە موچەی مانگی چوار خۆن چکە ئێستا بەڵێ مانگێکە خۆن کاکە مانگێکە خۆن بۆ لە منی وەرگرە مانگێکە خۆن ئەمانە مانگێک ئەخۆن وەکو پێتەڵێ پلانیان هەیە بۆ ئەوەی موچە کەم بکەنەوە با موچە فقۆرانی هەرێمی کوردستان جالم بێ داوای حەق خۆیان نەکەن موچەکانیان کەم بکەنەوە ئیتر ئەگەر حەزەکەن تۆ دواخستنی شەربەکەم کردنەوە دەزانی بەڵێتە خۆتی کەمکردنەوەی یعنی تۆ کە 45 ڕۆژ جارە دات یعنی تۆ ئەتەوێ موچەونی وێ یەک موچە بەس دەکرێت موچە لە دوو ڕۆژدادا بەش بکرێت لە بزبوون لە عێراقدا چۆنە بەڵێ لە عێراقا لە 15 ڕۆژەدا بەشەکرێت هەموو موچە عێراق لە 15 ڕۆژەدا بەشەکرێت لە 20 چەندی مانگ لە ئیتر بۆ نمونە تۆ ئەگەر لە 23 مانگ موچە وەرگری هەموو 23 مانگ موچە وەرەگری ئەگەر کێشەیەک شتێ دروست بێت دە 24 مانگ 25 مانگ ئەو ژەوە تەکنیکی ئەوانە ئەگینا هیچ کاتێ موچە تەحەداکەم یەک موچە خۆری عێراق موچەیەکی خوریان بێت تەحەداکەم لە 2023 تا مانگی 4 2014 یەک موچە خۆرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەکانی خورا بێت بۆ لەبەرەوە عێراق داوێتی ئەی بۆ پێشووتر نەبوو لەبەرەوە عێراق نەیەدا ئەم چەتانەیاندا ئەی بۆ دواتر نییە لەبەرەوە عێراق نایدا ئەم چەتانە ئەیدات خۆش لەوەیە کۆیلەکان دیفاعیان لێکن با بە شەرم شێخباز بەس لە پارەی بۆری ئەم ساڵ 2021 347 میلیۆن دۆلاری وەرگرتووە باشە کۆیلەکان باوکەڕۆیانە بۆ شێخباز ئەڵێ وەڵا ساڕۆخدایە لە ماڵەکەی بەوە کۆی لە تۆ دینارت پێ نییە تۆ مناڵەکەت خەریکە لە برسە ئەمرێ تۆ ئیجارەکە دێنە گیان خەریکە جلو جوڵ فڕاداتە دەرەوە بۆ شێخبازە گیری کە بەس پەس لە پارەی بۆری کە هیچ حەقێک نییە ئەو بۆریە زۆر بچووکە هی ئەوە نییە تۆ 347 میلیۆن دۆلار وەرگریت لە پارەی شێخباز مەحەدی تەواو کردووە کەچی تارەی تایبەتی هەیە بەڵام دڵن سەرمایه‌دارێکی نیشتیمانی بواری نەوتە لە کوێشتە نیشتیمانیە خۆی نەوت نیشتیمانیە تاکو ئەو سەرمایه‌دارەکە نیشتیمانی بێت نەوتی مەجموعەیە چەتە و دزە لە هی دوو بنەماڵەکەی تاالبانی و بارزانیە ئەوەی بڵێت بنەماڵی تاالبانی دەستی ناکەوێت ئەوە کۆیلەیە گەرنا بنەماڵی تاالبانی ئەوەندەی ماڵی مەسعود بەرزانی دەستیان کەوتو لە پارەی نەوتە خوبا تاالبانی ئەگەر پارەی دەست نەکەوێ ناڕوا بە جانتایە کۆل بە دوای مەسعود بەرزانی چەپڵی بۆ لێدە لە کۆڕبەندەکانە ئەبێەوە بزانین چیتر با کەس نەمان خەڵەتێنێ ئێمە وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان ئەبێ نێڵین ئەمانە بمان خەڵەتێنن هەر کاتێک کێشەیان هەبوو لەسەر پارە بێن ئێمە بەکاربێرن ئێمە درعنین کەس بەکارمان بێرێ ئێمە پێمان وایە هەردوو بنەماڵەکە وەکو یەک دزن ئەجا کۆیلەکانی ئەم دی و ئەڵێ ئەو دیوە کۆیلەکانی ئەو دی و ئەڵێ ئەم دیوە ئەندام پەرلەمانە کۆڵکە پەرلەمانتارەکان با نایبنین کۆڵکە پەرلەمانتارەکانی ناو پەرلەمان شەرم نییەوە پەرلەمانە سەرۆکی پەرلەمانەکە یاگەداری لە داهاتی نەوت نییە ئەڵێ خۆزگای من پەرلەمانتاری سویدی سەرۆکی پەرلەمانی سویدی بووم ئەی تۆ سەرۆکی پەرلەمانی کوردستانی شەرم نییە ناتوانین دانیشتنیە بکەیت لەسەر ئەو بۆردمانانێک کە لە تورکیا ئاکرێ بەس لە عێراق شێروانی بۆ نەوتەکە نەخێوانیە ئێمە پەرلەمان ئاگەی لە داهاتەکە تۆ ئەندامی لیژنێ و توغازوی خۆ داگات لە داهاتی نەوتەکەی بۆ زانیاری هەموو مانگێ بە تەقریرێکی کامل لە هەموو حەزەکەی هەموو مانگێکت بۆ نێرم بە تەقریر ئێستا کە پەرلەمانتاریژنی
نە ئێستا نەتەوە ماوەستە ئێستاش دەتوانی ئێستاشتوانم لە ئەندام پەرلەمانەکانی وەرگرم لە لیژنەی مالی لە لیژنەی نەوتوقات هەموو مانگە بە تەقریرێک ئەینار بۆ هەموو ئەندام پەرلەمانی لیژنەکان دایەتێ چەنێ چۆن فرۆشتوێتی بە چێ فرۆشتوێتی چەندێکی داگرتووە سۆمۆ هەموو مانگە تەقریری کاملی بۆمانەنار ئەوەی حکومەتی هەرێمیشی پێمانەوت ئەوەی حکومەتیشی هەرێمی پێمانەوت کە چۆن ئیداتە ئیسرائیل و ئیداتە نازان چ نەوتی کەرکووکیشی بۆمان باسە کرد چەندێکی ڕوا بۆ کێشە لەبەر ئەوە نەوت لە عێراقا سیستەماتیکە کاکە ئەگە سیستەماتیک نەبێ ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی باسی ناکە کتێبی نییە تۆ بچ کتێبەکانی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی لە مەسەلەی نەوتە باسی عێراقەکە لە عێراقا زۆر مەزبوطە لە هەرێمە وەرەقەیەکی سپیە ئاوە باشە شەرمە بۆ مەسعود بارزانی ئەو وەرەقە سپیە مانە عیبە کورە بابەمانە وەڵڵی بڕۆنەوە بۆ ماڵەوە بە قورئان بۆ زانیاریت ئیسێمە خۆجاری وایڵێ مە عەشرەت و نازانیت بابە وەڵڵی ڕێژ عەشرەتی وایە سوختیا بەسەر مەسعود بارزانیەوە باشە هیچ نەبێ ئەتوانێت کێشەی عەشرەتەکەی حەلکە هیچ نەبێ ئەگەر عەشرەتەکەی فەقیرێکی تیا بێت لە دەوڵەمەنەکە پارە وەرەگرێت لە فەقیرێ بەس نەمبینیوە کەسێ خۆی موچەکەی لە عێراقا بێ کاتی خۆشی من وام بوت وتم خۆی موچەکەی لە عێراقەیە ئێمە داوای ئەو ماکرد موچەی سلێمانی بچێتە سەر عێراق پێمانیانە وجاش باشە دکتۆر باش نییە باشە بەس سەبارەت بە کرەیبۆری لە عێراق خۆی لە ناو خاکی خۆی کرەیبۆری دەدا ئێستاوەی هەرێم بە کۆمپانیای کار و ڕوسنەفت لە سەدا نۆیە بە کار 9.6 باشە 9.6 بەزەوەی سنووری کوردستان سنووری کوردستان 168 ملیۆن و 174 هزار دۆلاری وەرگرتووە لە 2021 چل لە سەتی هی کارە طبعا ئەو بۆریە ناوە کوردستان فڕی بە کوردەوە نییە کاتی خۆی کورد بوو بە پارەی من و تۆ کردیان باش کاگنێچیر تخوا بە ئەمەد بۆ ڕوونکەمەوە کاگنێچیر بە پارەی من و تۆ کردی دوایی ملیارێک و 800 ملیۆنی تێچوو دۆلار دوایی هات فرۆشتی بە کار و بە ڕووزنەفت بە وەرەقەیە بە ملیار و 800 میلیۆن دۆلار ملیار و 800ەکەش فت نەما خورا نازانم چی لێهات ئەمە بەس بۆ ئەوە بوو کۆمپانیای کار بکا بە شەریکی ڕووزنەفت باشە بەس لە عێراقیش خۆی کرێبۆری نادا ناو خاکی خۆی عێراق کرێبۆری پێشتر کە بڵێن لە ڕێگەی تورکیاوە هەنادەی دەکرد پێش هاتینی داعش $1.04 دات بە تورکیا دێدا بەڵێ $1.40 دات بۆ تورکیا بەڵێ بەزەوە ئێمە لە سەدا چوارە بۆ 4.8 يعني تقريبا 114 باش ئەڕوا بۆ بۆری نەوت کە لە عمریان نەوت 114 گشتی مەسروفاتەکەیەتی هەر بۆ زانیاریت ئێمە لە 2021 93 تریلیۆن داهاتی نەوتمان بوو 11 تریلیۆنمان بۆ هەموو شەریکات و مەسروفات و نازام چی سەرف کردو 11 تریلیۆن ینی خەرجی نەوت لە عێراق خەرجی نەوت هەموو عێراق لە 2021 11 تریلیۆن بوو داهاتەکەی 94 تریلیۆن بوو کە ئێستا داهاتەکەی زۆر زیاتریشە لەوە لە سەدا چەندە تقریبا لە 12 لە 12 ئێمە قەرزاریش بووین هی 21 هی 20 قەرزار بووین بڕێ پارەی قەرزەکانی 21 ما خستە سەر مەوەسمە لە ناو خۆی عێراق بەڵێ بۆری نییە عێراق بۆریەکانی کشی حکومیە کاکە خۆ ئەوە نادا بەانە بۆریەکانی حکوم بۆ زانیاریت هاوڕێ عێراق بۆریەکانی حکومیە عێراق مەحەطاتی تەولیدی کارەبای حکومیە عێراق پاڵاوگەکانی حکومیە بەڵام هەرێمی کوردستان هیچی حکومی نییە هەمووی بازرگانیە ئەنجا دێ قسەی زلی شەکەن دێ قساکەن یعنی بۆ نمونە پارتی دەڵێ بەغا کاول بووە ئێ قوربان هەی ساڵ وەزیری ئاوەدانکردنەوە تۆ بووی لە بەغا بۆ چاکرد نەکرد ئێ تۆ وەزیرەکەت خەریکی دزیکردن بووە ئێستا خەریک تویتکردنە کاتی خۆی خەریکی دزیکردن بوو ئێستا خەریک تویتکردن لەسەرم عالەمە هەموو ڕۆژە گودێت تویتێک لەسەرێکیەکە ئێ ئەمە تۆ چاکرد نەکردووە ئەنجا بابین وردی کەینەوە بزان ئەمانە چیان بۆ خەڵک کردووە لەم هەرێمی کوردستانە ئەمانە هەرچیمان هەبوو وەکو حکوومەت مڵکی من و تۆ بوو چون کردیان بە تاپۆ بۆ سەر کۆمپانیای قەیوانکار ئەمانە ئێستا با من نمونەیەکت دەمێ عێراق کاتێ سەدام حوسێن ڕووخا مەحەطەی تەولیدی کارەباکەی 2000 مێگاواتی بەرهەمێنە عێراق ئێستا ئەتوانێت 22,000 مێگاوات کارەبا بەرهەم بێنێ هەمووی حکومیە یعنی 20,000 مێگاوات مەحەطاتی تەولیدی کارەبای داناوە فەرموو ئەمان پێمان بڵێن کاتێکگیرم و ئەمان چەندێکیان کردووە هیچ کەی کەمیان کردووە لە کاتی ئەمانە تقریبا 200 مێگاوات بە هەردوو سەدەکە دەربەنی خان و دوکان ئێستا ئەوش نەما هەمووی بۆتە تایبەت بەشێکی بۆ ئەحمەد ئیسماعیلە لە 85 ئێستا تایبەت بەرهەمی دێنێ کارەبای کوردستان هەمووی تایبەت حساب 85 ئەوە مینیمان بینە سەر پاڵاوگە عێراق 5 پاڵاوگەی گەورەی هەیە
کە ڕۆژانە چی دەپاڵێ نەوتە پاڵەوێ بۆ سوتەمەنی با من لەمێ وردەکارێک دەمێن عێراق ڕۆژانە پێویستی بە 22 میلیۆن لتر بنزینە باشە لەم 22 میلیۆن لتر 70% لە عێراق ئەیپاڵەوێ 30% لە دەرەوە ئەیکڕێت تێکەڵی ئەکا ئەیفرۆشێ بە مەدعوم یعنی خۆی دامێکە دامەکەی چییە؟ دامەکەی ئەوەیە تێ بەرمیلێکی نەوت بە $5 ئەدا بە پاڵاوگەکە ئەڵێ بۆم بیپاڵێەوە $5 لێلادا هەرچیتانیش دەکەوت مۆزەفەکان خۆیان لە بینی خۆیانە بە ڕێژە دابەشیکەن ئەمە بە مەدعوم ئەیدا لە بەرەوە لترێکی نەوت لترێکی بنزین 450 دینارە لترێکی نەوت 150 دینارە لترێکی گاز 400 دینارە بینە سەر حکوومەتی هەرێم کە ئەم کۆیلانە کۆڵکە پەرلەمانتارەکان دیفاعیان باوەبوون دوای ناوبڕەکە بێ باشە ناوبڕمانەکەتی ناوبڕە بەڵێ بینەرانی بڕست ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتەن لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانە میجیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دەێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دەهێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەێنرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریشەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەرز کاکتۆر پێش ناوڕەکە باسیوەت کرد کە لە عێراق پاڵپشتی بنزین دەکرێت بە چۆلیتری بە 450 دینار غاز بە 400 ویست بەراوردەی بکەی لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستانی کە هەر نۆرماڵەکەش دووقاتی ئەوەی عێراق ڕەنگە لە ڕووی کوارێتێکەشەوە هەر خراپە بەڵێ لە هاوینە ئەگەر ئەو نۆرماڵە بەکاربێنیت پێم وایە فیتپەم زۆرە سووتێ دوایی مەگەر تەقریرێک لەسەری بکەین و شتێک لەسەری بڵاوکەینەوە کە خەڵک بزانێت چۆن خۆی لە فیتپەم سووتان و سیارە سووتان دوور بگرێ بەڕاستی حەزەکەم ئەوەی هەرێمت بۆ باسکەم ئەوەی هەرێم دوو پاڵاوگەمان هەبوو حکوومەتی عێراق دروستی کردبۆمان ئەوەی قەیوان و ئەوەی شێخباز کەڵک وزارەتی سناعی عێراق کاتی خۆی دروستی بۆمان کرد ئەمان هاتن کێشەیان بۆ دروست کرد بۆی تەواوینەکە عێراق بەجێ هێڵا هاتن دایان بە کۆمپانیای قەیوان وتیان تۆ بە مساتەحە وەریگرە بۆ دایان بە کۆمپانیای کار وتیان تۆ بە مساتەحە وەریگرە ئێستا ڕۆژانە توانین 280,000 بەرمیل لەو تەصفیە بکەین لە هەردوو کۆمپانیاک 280,000 ئەستا کێشەی بەنزینی چارەسەرەکات ئەگەر حکوومەت خۆی بەنزین نەوتیان پێ بەس حکوومەت چیەکە حکوومەت پێچەوانەی عێراق نەوت بە دەرەوە بە $54 فرۆشێ بەناوخۆ نعفو نەوت لە تەقریرێکە تەقریر دروتە سێ مانگێکە سێرم کردووە لە شوێنێکا بە $48 ئەی فرۆشێ بە دەرەوە
کەچی لە ناوخۆ بە 59 دلاری فرۆشی لە شوێنێکی ترە نەوت بە 54 دلار فرۆشتوێتی یعنی سێ مانگە بۆ ناوخۆ بە 64 دلاری فرۆشی یعنی 10 دلار زیاتر خاتە سەری بۆ ناوخۆ کەچی ئەبێ بە پێچەوانەی بیکە ئەبێ ناوخۆ کەم کەیتۆ مەدعومیکەی بۆی بتوانی بەرهەمی بێنی بەڵام ئەمان وا ناکەن بۆ لەبەرەوەی استیفادەی کۆمپانیەکە خۆی تایە بۆ نمونە کۆمپانیای قەیوان استیفادەکە بۆ نمونە کارگروپ استیفادەکە ستێر گروپ استیفادەکە دوو کۆمپانیای کوڕەکانی نییە چیر و مەسرور هەیە خەریکی بنزین دروست کرد و بنزین خانەوانن لە هەولێر و دۆک ئەوانیش خەریکی استیفادەکە نازام کورد ئۆیلی پێوترێ و نازام چی ئەمانە خەریکی کاسبی بۆ کاسبەکەی خۆیان گرنگیە نەوت بنزین بچنێرێ کەچی بنزین ئێستا بۆتە 1100 دلار نەوت بە 600 دینار 700 دینار 800 دینار دەست ناکەوێت گاز گران بووە پارەی مۆلیدە گران بووە کەچی ئەمانە دێنە خەڵکی دیفاعیان لێکە قەڵەم فرۆشەکان داخم لەوانە دێ مجموعەی قەڵەم فرۆش دێ دیفاع لە ماکە ئەڵێ کاکە وا باش ئێستا چارەسەرەکەچی بۆ بنزینەکە لە وەک عێراق تا مەدعومی نەکەی ئەمە بۆ زانیاری خۆتی هەڵگرێ هەر کەسێ هەرچی ئەڵێ ڕاست ناکە تا مەدعومی نەکەی پشتیوانی حکوومەتی لەگەڵ نەبێ کەنێکی کە ئاشتێورامی لە 2015 و پشتیوانی هەڵکرد هەتا ئەوە نەگەڕێنی تۆ بنزین ئەرزان نابێ بنزین کاتێک ئەرزانە بێت نەوت دابەزێ نەوت بەرز بۆ گرانە بێتەوە بەس مەوزی نەوتی عێراق ئێستا خۆی دەیوت سەروی ئەگەر خۆیان 1000 دیناری پێدەن بەس بە 450 دەیدەن بەڵێ مەگەناژم دامیەکە حکوومەتی عێراق دێت دامیەکە دامەکەی چییە نەوت بە بەلاشدادا بە 5 دلارەدادا پاڵاوگەکانی خۆی ئەڵێ بی پاڵێون دوایی مندوجاتەکەیم بۆ وا بفرۆشن هەرچی قانجاستانیشی بۆ مۆزەفەکان جا حەزم کرد شتێک باسکەم لەسەر نەوت یعنی کرێکار ئەزانی هەرێمی کوردستان یەکەم جا سەرەتا دەستی کرد بە دەرێنانی نەوت 9000 کەس ئیشی تیا کرد ئێستا بۆتە 6000 ینی کەی مامارەی کەیە سەرتا ئەم ئامارە تقریبا هی 2014 9000 بووە 9000 ناوخۆ خەڵکی ناوخۆ بە دەرەوە باشە ئێستا بۆتە 6000 بۆ نازانم کرێکار نەماوە ئەمان دەرێکن یەکسری فرۆشن ینی تااقەتی چیان نەماوە پارە بنوێر هەر بەس دەرکردنە بەڵام سێ عێراقە ئەمان 500,000 بەرمیل بەرهەمێنێ عێراق 3 میلیۆن و 250 ئەنێرێتە دەر ڕۆژانە عێراق 200,000 کرێکاریە ئیشەکە جگە لە وزارەتی نەوت چەندێکیە ئەنی ژمارەی زۆر خەڵک تەیە کار دەکەن زۆرێکی زۆر خەڵک نەبوونی پاڵاوگەی حکومی یعنی ئێستاگەر حکومت خۆی ئەوەی پێت بە ینی ئاسانە پاڵاوتنی تۆ نەوتت هەیە نەوتی سپی بەرهەم بێنی بنزین بەرهەم بێنی بڵێ خۆ ئەگەر تۆ حکوومەتێکی حکوومەت بێ دەسەڵاتێکی حکومی بێ بیر بکاتەوە بۆ مستقبلی هەرێمی کوردستان بیر بکاتەوە بۆ کورد بیر بکاتەوە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بێ پاڵاوگەی خۆی هەبێ ئەبێ محەتاتی تەولیدی کارەبای خۆی هەبێ ئەبێ نەوت تەسفیە بکە بەر نرخی ئەرزانتر بیدا بە هاوڵاتیان بنزین بە نرخی ئەرزانتر بە ناکرێ ئێمە ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت بنێرینە دەرەوە خۆمان بەدەبەت نەوتمان دەست باش ئێستا نەوتی سپی هەر لەو ماوەیە سەروی 200,000 بوو یەک بەرمیل لێچێتە 1000 دینار بەڵێ ئەوەیش کە دابشیان کردو لە 300 خێر ئاویان دابش کرد لەگەڵیە هەر بۆ زانیاریت کۆمپانیای کار ئەو بنزینەی کە لە عێراقەوە هات طبعا ئێمە بۆ نمونە دەبێ من و کاک ئەحمەدی حاجی ڕەسید کاک دکتۆر ڕێبوار کاک سەرکەوت نووسراوێکمان بۆ وەزیر کرد خۆشم بردم بۆ لای وزارەت دام بەدەستیانەوە کەنەوە بنزین بە 450 دینار موافقش بوون وەزیر هەر لە خۆیەوە ڕۆژ دوای ئێمە وەزیری سامانەشەوە ئەوەی کەوتی بە چای خواردنێک هەموو شەکانم حەل کردەوە بە یەک چای خواردن دووقات پارەکەی کردەوە بۆمان کردی بە 600 ینی بەرپرسیاری لەو قسەی خۆتان بەڵێ لەگەڵ حەزەکە نووسراوەکە سان عەبدولجەبار لەگەڵ وزارەتە لەگەڵ وەکیل وەزیرە کاکە وەزیر لەوێ دەسەڵاتی وەزیر دەسەڵاتی زۆر کەمە ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیر ئێمە نەوتمان هێنا نەوتی سپی بەڵێ من نووسراوەکان هەمووت بۆ ئەنێرم ئەسەن بۆ زانیاری نووسراوم کردووە کە نەوتەکە دابش کرێتەوە ئەوانە بە 6 ژۆن و پارەکەی ئەوە نەبێت و بە 30,000 دینار بکەوێت حکوومەتی هەرێم مەسرور بەرزانی مەکتەبەکەی تەلەفۆنی بۆ وەکیل وەزیر کردەوە و تێتی ناوی غالب لادەن ناوی من بخەنە سەری هەردوو نووسراوەکەم لایە وەزارەتی نێفتی عێراق ماوەسە بەڵێ تێتی ناوی غالب لادەن ناوی من بخەنە سەری سێ مرۆڤ چەند بچووکە باش سەبارەت بە بڵین غازەکە ئێستا باز لە غازیش دەکرێت فرۆشتنی غاز عفوم کە بەس ئەوەم بۆی بخەمە لە بیرم چوو بە 690 فرۆشێت ئەو بنزینەی حکوومەتی عێراق و بنزینەکەیشی کوالیتەکەی باش نییە بێنزینەکەی مادەی سەرەتانی تایە زۆر خراپ ئەوەی هەرێم بەڵێ کەچی لە عێراق ئەوە نییە کار ئەیگۆڕێت کار بنزینەکە ئەگۆڕێت ئەو مواسەفاتە لە عێراق نابێ بدرێ بە هاوڵاتیان ئەمە قسە بەرپرسم لەی نەتائیجەکانیم لایە بۆ بڵاویشم کرۆ لە کاتی خۆیان بەس کەس دیفاعی لێ نەکرد کاک باشە بە سەبارەت بە غازی هەرێم ئێستا قسە لەسەرەوەیە کە ڕەوانە بکرێ یاخود دەڵێن لە داهاتوودا هەناردەی عێراق و تورکیا و وڵاتانی ئەوروپاشیان بکەن ئێمە غازمان هەیە یاخود
ئێستا پێداویستی ناوخۆ بۆ غاز پێویستمان بە چەندە چی بکرێ بۆ بەرهێنان لە بواری غاز کاکە غاز ما بە وردی تەواصیلی باسی بکەین غاز یەکێک لەو سلعانەی سیاسیە یعنی ئەتوانی وەکو کارتی فشاری سیاسی بەکاری بێن لە هەرێمی کوردستان 5.7 تریلیۆن مەتر مکعب غازمان هەیە تریلیۆن مەتر سێجا غازمان هەیە لە چەند حەقلەکان پێڵێم 90% لە سلێمانی و گەرمیانە غازەکە بەڵێ حەقلەکان کۆرمۆر ئەوانی سلێمانی میران چەمچەماڵ کوردەمیر تێکەڵایینیش ناوی کوێیە حەسیرە کە لە کفریە حەسیرە ئەمانە ئەم حەقلانە غازیان تایە یەک حەقل هەیە بنەباوی لە هەولێرە ئەویش غازی تایە ئێستا هیچ کوێ ئەنتاج ناکات گە لە کۆرمۆر نەبێ کۆرمۆر ڕۆژانە 3 مادە ئەنتاجەکە 410 ملیۆن پێ سێجا بەرهەمێنێت غازی سروشتی بە بۆری ئەڕوا بۆ مەحەطاتی تەولیدی کارەبا لە ئەحمەد ئیسماعیل و لە بۆ زانیاریتان بەشێکیشی کار بەکاری ئێنێ لە مەحەطاتی سمس 4 تۆرباینەکەیە بۆ عێراق کارەباکە هێنێرێت بە پارەی فرۆشێتە عێراق بە غازی ئێمە بەبەلاش گازوالەکەشی ئەفرۆشی لەکوێ نازانم ئیفرۆشێت باش یعنی ئەوە بۆی بزانی کارەبای ئێمە غازی ئێمە بەکارێت چێ لە عێراق ئیفرۆشێت پارەکەشی شتە گیڤان کاکشێک کۆیلەکانیش بۆ یەگیرن ماڵەکەی ڕوخاتخوا ماڵێن ئەنجا بینە سەر LPG 1100 طن غازی ماڵان بەرهەمێنێ پێوترێ LPG غازی سائلە ئەمە لای کێ لای ساوز کوردستانە طبعاً بەپێی قانون ئەبێ ساوز کوردستان تەختەی کوردستان بکات دوایەوە بیفرۆشێتە دەرەوە بەڵام ئەم ئێژە کورد بۆ چیەتی بێدەنگە خەڵک بە بەتڵ غالب دەستی ناکەوێ ئەینێرێ بۆ تورکمنستان و پاکستان و نازانم کوێ ئیفرۆشێ بە 4 قات و 5 قات کەسیش پێینی کەسێک نییە لەم کوردستانە بەرپرس بێ بڵێ ئەرە کاک سامان تۆ بکوێ بێ ناوێرن کاک سامان نیوەی کڕیە کاکە سامان کە خاوەنی کۆمپانای ساوز کوردستانە نیوەی کڕیوە لە ئەندام پەرلەمانی ئەڵێ لە یەکێتی ئەڵێ لە پارتی ئەڵێ لە مەکتەب سیاسی ئەڵێ نیوەی کڕیوە کەس ناوێرە بڵێ و غازە لەکوێیە من و تۆش بەدەبە دەستمان ناکەوێت من 1 هەفتە بە دوایە گەڕام تا دەبەیەکم دەستکەوت خاست دەبیان بەڵ یعنی دەبێمە بە کەریمانی پێڵین دەبێت بە بەڵێکی غازم تا دەستکەوتووە کەسێک نییە لەم سلێمانیە بڵێتە سامان بڵێ بۆچی ئەم غازی سلێمانی ئەبیت و خەڵکی گەرمیان ئینیلیە ئەنجا بەشێکی تری پێوتێ کۆندێنسیت بینی نەوت و بینی غازە مادەیەکی زۆر گرانە پێ ئەوترێ بنزینی خراپ ئەتوانی بۆ بنزین بەکاری بێنی تێقەڵی بنزینی بکەیت بنزینی باش بێنی ئەم تێقەڵی کەیت و بیفرۆشی ئەتوانی بۆ چاکردنەوەی نەوت بەکاری بێنی ئەتوانی زۆر شت بەکاری بێنی زیاتر لە 20,000 بەرمیل بەرهەمێ ئەمیش کاکسامانەی خاتە ناو تەنکەر ئەی باش خۆی ڕێکەوتنی لەگەڵ حکوومەت نەکردو خۆ حکوومەت نەماوە حکوومەت نییە ئەمە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی پارتیەکەن یەکێتی بەشە شەریکە پارتیش بەشێک شەریکە لێی ئیتر ئەیبا ئەمە چی لەیەکە ئەمە بەشێکی ئەبا ئیفرۆشێت بەشێکی ئەکەنە ناو بۆری کوردستان کە فڕی بە کوردەوە نیە و بۆریە ئەیکەنە ناو بۆری کوردستان بۆ ئەوەی بە نەوتی پاوکێ و نەوت بەشێک شوێن هەیە لە منطقەی پارتیە باش نییە ئەو نەوتەی API کوالیتی بەرزکەنەوەی زۆر خراپە طبعاً ئەوە چۆن کوالیتەکەی بەرزەکەنەوە ئەگەر نەوتی حەسیرەی گەرمیان ئەم کۆندێنسەیتە لەگەڵ بەشێک لە خۆرماڵە نەبێت ئەو بە نەوتە دیارێ ناکە لە بازاڕە دێن بەمە بەرزیەکەنەوە پرسیارەکە لەمە ئەمەیان ئەوە قانەتەکە ئەنجا با من پێت بڵێم ئێمە چەندێکمان پێویستە بۆ تەولیدی کارەبا باشە بۆ کارەبا بێتە 24 ساعت ئێمە بە 900 ملیۆن پێ سێجا ئەتوانی کارەبای کوردستان بکەینە 24 ساعت ئێمە تا ئێستا نەقسمان هەیە زیاتر لە 490 بلیۆن پێ سێجا ئاخر ئەگەر سەرۆک وەزیرانێک یەک تۆز عەقڵی بێ پلانی بێ خوێنەواری هەبێ ڕئیس عەشرەت نەبێ نابێ بڵێت من لە کۆڕبەندێکە ئەڵێم غاز ئەنێرم بۆ ئەستەمبول و غاز ئەنێرم بۆ ئۆرۆپا خۆم پێویستم بە 490 جارێکان دابینم بۆ ناکرێ ئوستادی بەرز و بەڕێز باش کێشەشی لەسەر ئێستا لە نێوان پارتی و یەکێتی یەکێتی کێشەی دەڵێ ڕێگە نادەین وەکو ڕێگە نادا تا نامی هوتەبی سیاسی یەکێتی وتبووی ستۆپمان بە پارتی کرد لە غازەکە لە غازەکە نامی هوتەبی سیاسی یەکێتی وا دەڵێ ستۆپی پێ من بام یەکشت پێ بڵێم
پارتی ناتوانێت یەک بەرمیلنەوت لە سلێمانی دەرکات، ناتوانێت یەک لتر غاز دەرکات لە سلێمانی، ناتوانێت یەک بوتڵ غاز دەرکات لە سلێمانی ئەگەر یەکێتی ڕازی نەکا. یەکێتیش کێشەی لەگەڵ پارتیا لەسەر پارەیە و پشکە نەک لەسەر هاوڵاتیانی سلێمانیە. جارێکی دووبە هەر مەکتەب سیاسێکی وای ڕاست ناکە ئاگای لە دنیا نیە. باشە هەر مەکتەب فرۆشتوێتی کاکە ئەم بخۆی قسەکە. یعنی ئێستا قوباد لە کۆربەندەکە لەوێ بووە لەگەڵی کە ئەو ئەڵێ ئین قوباد چەپڵە لێدا. تەواوی تر یعنی تر ئەو مەکتەب سیاسی ئاگای لە دنیا نیە. بەس دوای ئەو بڕیاری دادگای فیدراڵی عێراق دەتوانرێت غازەکان نادەکرێت شتێکیش ماوە لەسەر غازەکە. لەسەر غازەکە ئەوە ماوە. تورکیا پێویستی بە 7.9 ملیار متر مکعب هەیە لە ساڵەکە لە غازە. و ئەوروپاش پێویستی بە 478 ملیار متر مکعب هەیە غاز. ئێمە توانی دامی تورکیا بکەین و دامینیکە، بەڵام ئێمە ئەبێ ئەم غازە بەکاربێنین بۆ زانیاریت. ڕۆژێک بینیم ئەندام پەرلەمانێکی پارتی ئەم هێویداری ناوە نازم بچینەوە هەر لە خۆی قسەی سلێمانی سەروەت ساینێ هەر بۆ زانیاریت ئەو غازە داهاتەکەی زۆر زۆرترە لە نەوت ئەگە بیفرۆش. بەڵام ئێمە یەکەینە کارەبا لە ماڵی هێویدارە گڵۆبەکەی بۆ خاتە ئیش ناڵێ بە خەڵکی سلێمانی سوپاس. باش لەبەرەوە ئەبێ هێویدارەکان بزانن ئەگەر خۆی لە پەرلەمان و مەجموعە نەخوێنەوار ها لە چواردەوە خۆش خوێنەواری نییە بۆ زانیاریت بۆی بزانن سلێمانی داهاتی زۆر زۆرە، بەڵام گیریان کردو بەدەست بنەماڵی تاڵەبانی داهاتەکەیانەخوا و بەشێکی ئەنێرێ بۆ پارتی کە بنەماڵی بەرزانیە. باش سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی کاتیشمان کەماوە بەس جێبەجێ دەکرێت چونکە ڕۆژان وەزارەتی نێوتی عێراق کۆبوونەوەی کردبوو. بەڵێ دادگای فیدراڵی عێراق بڕیاری دەرکردووە باتی نییە ئەڵێ ئەبێ نەوت هەمووی بگەڕێتەوە بۆ سەر عێراق. وەزیری نەوتی عێراق میکانیزمەکەی زۆر بە جوانی نووسیە من لێرەوە دەستخۆشی لێ یەکەم هەرچەند پیاوێکی دزە بەس من لێرەوە دەستخۆشی لێکەم بۆ ئەو نووسراوەی کە کردوێت. کام نووسراوە دەڵێتی ئەوەی ئەڵێت کە ئەبێ شەریکە دابڕێ و ئەبێ وا بکرێ و ئەبێ وا بەوەی کە نازەم ئەگەدار نەبێ شەریکێک دابڕێت لە هەولێر ئەبێ هەموو عقودەکان دراسە بکرێت، ئەبێ عقودەکان بگەڕێتەوە بۆ بەو شێوازەی کە لە ستانداردی عالەمی هەیە چکەمە ستانداردی عالەمی نییە ئەمە کە بۆ خۆی بووە معقوداتانە چکە لە عالەمە مجموعە ستانداردی عالەمی هەیە ئەبێ ئەمیش بگەڕێتەوە بۆ مەسەلەی ستانداردی عالەمی مەسەلەن نەوت ئەڵێ ئەبێ سۆمۆ بیفرۆشێ ئەبێ بانک ڕقم حیسابێک بێ پارەکە بخرێتە ناوی ئەبێ چاودێری دارایی عێراق وردبینی بکە. ئەمە لە خزمەتی خەڵکە بەڵێ ئەمەی کە ئەم ئەیڵێ ئێمە لە 2006 داوایەکەی هەر بۆ زانیاری ئێمە لە 2006 داوایەکەی معارەزە لە 2009 داوای کرد یەکێت یەکگرتو و کۆمەڵ و گۆڕان بە نووسرا و کاتی خۆ حەفتەی شوباط داوایان کرد. یعنی ئەمە هی خەڵکە لەبەر ئەوە زۆر گرنگە جێبەجێش دەکرێت ئەبێ جێبەجێ بکرێت ئەمڕۆ نەبیانی جێبەجێکرێت. باشە دوا پرسیارم سەبارەت بەوەی کە چاوپێکەوتن کەم دەکەی جەنابەت کەم دەردەکەویت بە وەڵام مەسەلە ونی من کەم دەرەکەەوە مەسەلە ئەوەیە بەڕاستی کەناڵەکە خۆیانیان فرۆشتووە جگەل لە پەیام کە هەموو جارێ بانگمانەکە جارێکیش سپێدە بانگمانەکە ئەگینا NRT هەموو ڕۆژە پارتیەک بانگە ناوێرە ئێمە بانکە چکە ئێمە پێمان وایە شاسوار بەرزانیە تەشیر نەکەین وایە کاکە کەسێک دەنگ بە ڕێبەر بدا بەرزانیە ئەمە ڕوودا و چۆن من بانکە پارەکەی لە نەوتە پارەکەی لە کارە شێخباز بڵێ هەمووتان بێستنە پێوە بە بەرپرسەکەش و ئاواوێستە پێوە 24 مەسرور بارزانیە بەڕاستی مەسرور بەرزانیە بڕوا ناکەم ئێمە بانکە لەبەرەوە ئێمە بانگ ناکرین ینی ئەگە خەڵک لی لێوەمان لێکا دەرناکەوین ئێمە دەرەکەوین بەڵام بەداخەوە سەتانەوەتی کەناڵەکانی کوردستان بوون بە خۆفرۆش سایتەکانیش هەر بۆ زانیاری سایت و پیجەکانیش هەمویان خەریکی ڕێکلام لە قەیوان و ڕێکلام لە ساوس کوردستان و ڕێکلام لە نازان چێ ناتوان مەقالەیەکی ئێمە بڵاوکەن و کورە لە سایتی وا قسم کرد و ناوێرە داینێت ناکورە ئەی بەعی شەرمە یعنی ئێمە چۆن قسە ئەەکەی تۆ چۆن پارتیەک بانکەی بەدڵی خۆت قسەکەی با معارەزەیەکیش بانکەی ئەگەر ئێمە معارەزەین با بانکمانکە بەدڵی خۆمان قسە بکەین سوپاسدارەکەم سوپاسی کەناڵەکە تاژێم کە بەڕاستی هەر لە کاتی پەرلەمانتاریشمە دەرگات کردووە بۆمان و بۆ ئەوەی قسەی خۆمان بکەین ینی ئێمە بەڕاستی پێیان بە جوزئێک لە خۆمان نەزانین لە بەرەو دێنێ ناوی قساکەین بەڵێ سوپاسیشی داهاتوو چیە دکتۆر غالب چیەکە وەڵایشی داهاتوومان پێمان وایە من خۆم پێم وایە ئەبێ معارەزەکان مەرعا معارەزە حەقیقەکان چونکە شاسوار وەکو باسم کرد شاسوار بەرزانی تەشیر نەکەین معارەزەکانە بێ کۆ ببینەوە هەمووان بە یەکەوە بتوانین دش بە پارتی وێکێتی بۆستینەوە چونکە بەڕاستی ئەگەر ئێمە نەیکەین خۆ معارەزەکان کۆ نەبێتەوە یەکێتی و پارتی معارەزەمان بۆ دروست ئەکەن ژێر دەستەی خۆیان کلکی خۆیان وەکو چۆن لە مسراکرا وەکو چۆن پۆتین لە ڕوسیا کردوێتی ئەمان خەریکی معارەزە دروستکردن سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر غالب محەممەد پەرلەمانتاری عێراق سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ